ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ دەنگدان بە بەلێ دەنگدانە بە نەخێر بۆ ئەنفال، دەنگدانت بە بەلێ دەنگدانە بۆ نەخێر بوو کیمیا وارانکردن، دەنگدانت بە بەلێ دەنگدانە بە نەخێر بۆ ئاوارەی و دەربەدەری و ئەو بەدبەختیە کە بە چەندین ساڵە میلەتی مە تووشی بووە. هەمومان دەست لە ناو دەستیەک وەکو برا هەموو کەم و کوردیەکان بەوەلا بنین، هەمومان بوو سەر سندوقی دەنگدان و بەلێ بوو سەربەخۆی و کوردستان. دەنگ دەدەم بە بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان. ئەمانەیە ئێمەش وڵاتێکمان هەبێت بۆ دوا ڕۆژی خۆمان. ئەم ڕێفراندۆمە دەبێتە هەلێک بۆ کورد و کوردستان. کورد سەر دەکەوێت لەمە، بەڵێ بۆ ڕێفراندۆم، بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان. بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان. ئێمە وەکو هونەرمەندان و نووسەرانی پایتەختی هەرێم کەمپینێکمان بۆ هونەرمەندانی کوردستان بۆ بژی سەربەخۆیی سازدا و کە تێیدا سەرجەم هونەرمەندان بە تێکرای بیرۆڕای جیاوازەوە لە کوردستان و پارچەکانی دیری کوردستان و تەواوی ئەوروپا بەشدارن لە ڕۆژی 12/9/2017 گەورەترین ئاهەنگی جەماوەری بۆ هونەرمەندانی کوردستان بۆ پژی سەربەخۆیی ساز دەکەین.